سڵاوتان لەبێ و ئەم کاتتان باش لەبری هاوکارم زانا حەسەن بە بەرنامەی پانۆراماتان پێشکەشەکەم بێگومان پێشهات و ڕووداوە سیاسیەکان خێران بە شێوەیەک بەشێک لەلایەنە سیاسیەکان ئامادەی گۆڕانکاری و ئەو ڕووداوانن کە ڕوودەدەن لەسەر ئاستی گیان و هەرێمایەتی هەردوو ئاراستەی جەنگ و ئاشتی هاوتەری بە یەک ئاراستە دەڕۆن لە ناوخۆ عێراقیش پێشهات و ڕووداوی نوێ هەیە بەشێکی پەیوەستە بە ملیانی جیهانی و هەرێمایەتیەکانەوە بەشێکشی ناوخۆیە کە دیارترینیان بەڕێوەچوونی هەڵبژاردننی پەرلەمانی عێراقە کە بڕیارە 11 مانگی داهاتوو بەڕێوە بچێت لە نێو هەژدە بازنەی هەڵبژاردن لە دوای بەغداد کەرکووک گرنگی و بایەخی خۆی هەیە پارێزگایەک هێندەی دەوڵەمەندی بە سامانی سروشتی کێبڕکێ و ملیانی لەسەر دەکرێت لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبری 2017ەوە پارێزگارێکی سەپێنراوە بە پێیوتەی پێگاتەکانی کەرکووک نەیتوانیوە لە ماوەی 7 ساڵدا وەک پێویست خزمەتی دانیشتوانەکەی بکات درز و کەلێنی نێوان پێکاتەکانی گەورەتر کرد شارەکەی پەراوێز خست و ئاستی خزمەتگوزاریشی کەم کردن ئێستا دوای ساڵێک و یەک مانگ لە سەردەمی پارێزگارێکی کوردی هەڵبژێردرا و لەلایەن خەڵکەوە تا چەند توانراوە خزمەتی کەرکووکیەکان بکرێت تا چەند متمانی پێکاتەکانی بەدەستێناوە ئاستی خزمەتگوزاری لە پارێزگاکە لە چه ئاستێکدایە باردۆخ و ژینگەی کەرکووک تا چەند لەبارە بۆ هەڵبژاردن ئایا لە کەرکووک هەڵبژاردن دەکرێت کورت پلانی چییە و مەبەستێتی چ پەیامێکی بێت پەیامی نەتەوەیی یان خزمەتگوزاری یاسای هەڵبژاردن تا چەند لەگەڵ فرەلیستی هێز و لایەنە سیاسی کوردستانیەکانە یەکێتی لە دوای هەڵبژاردننی پارێزگاکانەوە تا چەند توانێتی لە ئاست بەڵێن و پەیامەکانی بێت لە کەرکووک ئایا توانێتی لە ماوەی یەک ساڵی حکوومەتی خۆجێیی داوای کەرکووکیەکان بەدیبێنێت ئەمە و چەندین پرسیاییتر لەگەڵ میوانەکەم بەڕێز عەلی قەڵایی کادری پێشکەوتوویەکێتی نیشتیمانی کوردستان تاوتوێت کاک عەلی سڵاو لێبێ دوای ساڵێک و یەک مانگ لە حکوومەتی خۆجێیی جیاوازی چێ لەگەڵ پێشتر ینی پێش ساڵێک ئێستا کەرکووک چۆن بوو ئێستا چۆن زۆر سپاس دەستخۆش بۆ جەنابەت و سڵاو ڕێزم بۆ تەواوی بینەدانی کەناڵی کورساتی ئازیز هەیە هەڵبەتە لە دوای هەڵبژاردننی بەڕێز کاک ڕێبوار تاها وەک پارێزگاری کەرکووک جیاوازێکی زۆری خستۆتە ناو کەرکووکەوە هەم لە ڕووی خزمەتگوزاریەوە و هەم لە ڕووی نەفسیەوە بە تایبەتی خزمەتگوزاریەکە باهۆزی خزمەتگوزاری هەڵی کردووە لە کەرکووک کوچە و کۆڵان نەماوە ئەم خزمەتکردن نەیگربێتەوە هەموو کوچە و کۆڵانەکانی زۆری کەرکووک ئێستا کۆنکرێت ئەکرێت و کۆمەڵی پرۆژەی استراتیژی گەورەشی خزمەتگوزاری لە شارەکە ئێستا لە بواری جێبەجێکردنە بە تایبەتی ڕێگای دەواازەی کەرکووک سلێمانی کە لە ڕێگای سلێمانی کە داخلی شاری کە بیت و ڕێگای هەولێر کە داخلی شاری کەرکووک بیت و لە خواریشەوە بە هەمان شێوە و لە ناوڕاستی شاریش بە هەمان شێوە بە تایبەتی لە ناوچەی ڕەحیماوە ئەندەرباسێک و فرکیشی گەورە لەوێ وا لە بواری جێبەجێکردنایە لە ڕێی بەغا بە هەمان شێوە لای گەراجی بەغا بە هەمان شێوە و لە شوێنەکانی کەش خزمەتگوزاری بە شێوەیەکی بەرفراوان لە بواری جێبەجێکردنایە کەواتە ئەمە لە ڕووی خزمەتگوزاری و جیاوازیشی گەوری خستۆتە ناو شارەکەەوە و جۆرێ ئیطمئنانێکی داوە بە دانیشتوانی شارەکە ئەمە لە ڕووی خزمەتگوزاریەوە لەم ڕۆ لەم جانبەوە لە جانبیشکەوە کاک ڕێبوار دەستی خۆش بێت لەگەڵ ستافەکەیە کارێکی تری گرنگتری کردو لە شاری کەرکووکە ئەوەیەش لەگەڵ عقدێکیان کردو لەگەڵ کۆمپانیای پترش بترۆلیۆم واتە BP ئەم کۆمپانیە بریتانیە 26 ملیارد دلار ئەهێنێتە ناو شاری کەرکووک ئیستثماری تیاکات کار لە بواری نەوتاکات کۆمەڵێک سێکتە لە ناونەوەتا هەیە ئەو کۆمپانیا کاری تیاکات بەڕاستی ئەمە یەکەم جارە ماوەیەکی زۆر بوو کاتی خۆی هەوڵیەدا ئەم شەریکەیە بەداخەوە لە کاتی خۆیان کاتی دکتۆر نەجمەدینیش هەوڵێکی زۆریدا بەڵام دکتۆر نەجمەدین ڕێگری کرد بەداخەوە لە ئەوەی ئەو کۆمپانیا بێت و یەکێ لە هۆکارەکانی دروستبوونی هۆکارە سەرچیەکانی دروستبوونی 16 ئۆکتۆبەر پەیوەندی بەم کۆمپانیا بوو بوارەکە بواری اقتصادی بوو کەوای کرد کە کورد بێ پشت و پەنا بێت 16 ئۆکتۆبەر بەسەریا بسەبێنن. باش لەبارەی خزمەتگوزاری دەست پێکەمان دێ بابەتی گرنگی باسکە بەڵام یەک پرسیاری ورترەکەی سەری خزمەتگوزاری هەموو ناوچەکانی کەرکووکی گرتووەتەوە یا بەستەنیا گەڕێکی کوردیەکان یاخود هەندێک گەڕەکێکی کێشە و کەمی خزمەتگوزاریان هەبووە وەکو شۆیەک ئەنجام درا. بڵێ لە ڕاستیە لە دوای 16 ئۆکتۆبرەوە کە ڕاکانجبووری وەکو
پارێزگاری سەپێنراو بە ساریشاری کەرکووکە خزمەتگوزاری ناگەیشتە ناوچە کوردیەکان بە تایبەتی و ناوچانی کە زیاتر دانیشتوانەکەی کوردشینن مەحروم کرابوون لە بەسیتی مەسلەی کۆنکرێتکردنی کۆڵانەکانە ئیهمال کرابوون بە شێوەیەکی بەرفراوان ئەو کۆڵانە ئیهمال کرابوون ئەو ناوچانە بەڕاستی هیچ بایەخێکی نەمابوو حتا لە ڕووی کڕین و فرۆشتیشەوە لەبەری بێخەدەمات بوون وەک پێویست کڕین و فرۆشتیشی لەسەر نەمابوو نرخیان زۆر دابەزی بوو. لە بوارەکانی کەشە بە هەموو شێوە ئەو ناوچانە فرامۆش کرابوو بەڵام دوایەوەی کاگڕێبوار دەست بەکار بوو ئەم ناوچانە خزمەتگوزاری زۆری بۆ هات بە تایبەتی لە کۆنکردکردنی ئەو کۆڵانەنە ئەمانە کاریگەری زۆری خستە سەر ئەم ناوچانەوە ئەم ناوچانە ئێستا خزمەتگوزاری باشی بەخۆیە بینەوە و ئەوەی کە جێبەجێ کراوە جێبەجێ کراوە ئەوە بەشێکی کەشی ماوە کە لە بواری جێبەجێکردنایە ئەمە لە ناوچە کوردەکان بەڵام لە ناوچەکانی کەش ناوچە تێکڵاوەکانی کەش گەڕەکە تێکڵاوەکانی کەش بە هەمان شێوە کاگڕێبوار بێجیاوازی خزمەتگوزاری بردوتە خواریشەوە بۆ ناوچە عەرەبیەکان بۆ ناوچە تورکمانیەکان لە هەموو قۆڵێکەوە خزمەتگوزاری لەناو شاری کەرکووکە لە بواری جێبەجێکردایە. باش ئەم پرۆژانە لەسەر چی کراوە؟ چ بودجێک بەکار هاتووە؟ بەڵێ ئەم پرۆژانە هەمووی لە پرۆژەی بڵین لە پترۆ دۆلار کراوە تاکو ئێستا ئەوە ماوەی ساڵێکە کە کاگڕێبوار دەست بەکارە پارێزگاری ئێستا کە دەست بەکارە یەک دیناری میزانی بۆ تەخسیس نەکراوە. قسەکەوەیە کە میزانی تەخسیس نەکراوە بە چی کرا؟ بە پترۆ بەس تەنها ئەتیمادی کردوتە سەر پترۆ دۆلار لەبەرەوەی خۆ دەزانی ساڵانە ئێمە لە میزانی حکوومەتی عێراقیە پارەیەکی پێڵەن تەنمی ئەقالیم میزانێک پارێت تەخسیسەکرێت بۆ پارێزگاکان بە ناوی تەنمی ئەقالیمەوە پارێکی زۆری شانی پارێکی خەیاڵیە لە کاتی ڕاکاتجبوری ئەم پارەیە بە شکلشی خەیاڵی هاتە کەرکووکەوە بەڵام ئێستا لە کاتی کاگڕێبوارە وێڕای ئەوەی هیچ بیزانێک نییە تەنها ئەتیمادی کردوتە سەر پترۆ دۆلارەکە ئەجا بەم پارەکەمەی پترۆ دۆلار ئەم هەموو خزمەتگوزاری ئەنجام داوە واتە ڕوبعیشی نەک ڕوبعێکی لە سەتایەکی ئەو پارەیە نییە کە کاتی خۆی بۆ پارێزگاری پێشوو تەرخان کرابوو لە کەرکووک ئیشی ئەکرایە پرۆژەوە بەڵام ئێستا لە سەتایەکی ئەو پارەی تەخسیس نەکراوە و لە هەمان کاتە زۆرتی پرۆژەش ئەنجام دەدرێت. بەڵام هێز و لایانی سیاسی نارتانەیە لە هیچ نەکراوە. بەڵێ ئەو هێزانە لە ڕووی سیاسیەوەواڵێن لەبەرەوەی خۆت بۆ خۆت دەزانی ئەو هێز لە دوای هەڵبژاردننی ئەنجومنی پارێزگای کەرکووک لە 2023 یەکێتی توانیتی زۆری کورسەکانی کەرکووک بەدەستبێنە بە تایبەتی لە ناو کووردا 5 کورسی دەستەبەر کرد ئەوە بوو چەند بانگێ چاوەڕێکرا بۆ ئەوی پێکەوە دانیژە هاوپەیمانێکرا بەرەیە دروست بوو ئەو بەرەیە بە تایبەتی بەری تورکمانی پارتی دیموکراتی کوردستان و باڵەکەی خەمیس خەنجەر کە بە قیادەی ڕاکانجەبوری بوو ئەمانە تەحالفێکیان دروست کرد ڕێگریان کرد لەوەی کە شەراکەتێکی حەقی دروست بێت ئەو بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و لەگەڵ بەشێک لە عەرەبە سونەکان کە بە قیادەی مەحەممەد میوانە لەگەڵ بەشێ لە تورکمانەکانیش تەحالفێکیان دروست کرد توانیان ئەو چەند مانگەی کە بەبەلاش بەبێ ئەوەی هیچ ڕەچاوی دۆخی شاری کردوکرێت ئەنجومەنی پارێزگایان پەخست نەتواندرا ئیداری تازە پێک بێنرێت بەڵام خۆشبەختانە ئەو تەحالفە دروست بوو توانرا ئیداریشی تازی کرد دروست بێت و ئەو ئیدارێ بکرێتە سەر پێی خۆی و خزمەتگوزاری باش پێشکەشی شارەکە بکە. لە ماوەی ئەم ساڵ و یەک مانگەی حکوومەتی خۆجەیی کەرکووک کە پارێزگار کوردە و یەکێتیە تا چەند توانرەوە متمانەی پێکهاتەکان بەدەست بهێنرێت؟ لە ڕاستیە لە ماوەی ساڵێکە تقریبن ساڵێکە بێت تقریبا ساڵێکە بێت ساڵێکە بێت لەم ساڵەیە کەرکووک لەم ڕوانەوە لە ڕووی خزمەتگوزاریەوە لە ڕووی نەفسیەوە مەبەستم چیە تۆ ئێمە لە بیرمان نەچێت تاچی کورد تێک شکابوو لە کەرکووک تاکچی کورد تێک شابوو لە دوای 16 ئۆکتۆبەرە بە هەموو شێوەیەک تێک شکابوو لە ڕووی نەفسیەوە لە ڕووی دەرنوویەوە داڕووخابوو ئەمە وای کە جارێککە کورد متمانی بەخۆی هەبێت لە شارەکەیە کورد متمانە بەخۆی هەبێت ئەمە خاڵێککە ئەوەیە پێکهاتەکانی کەش بە یەک کەسێک لەم ماوەی ئەم ساڵە یەک کەسێک لەسەر مەلەفی سیاسی دەستگیر نەکراوە یەک کەسێک لەسەر مەلەفی سیاسی لەسەر بیربۆچووری سیاسی جیاواز کەس سجن نەکراوە یان نەدراوەتە مەحکەمە. بەڵام بەشی لە پێکاتەکان ئەڵێن لە حکوومەتە بەشدار نین بۆ نمونە
چەند مانگێک پێشستا خۆپشاندانی تورکمانەکانمان بینی بردێ گلێوانکەڵە بۆ نەبەشدارنی لە حکوومەتی خۆجەیە ئەمە ڕێگریان لێکراوە یاخود ویستێک نییە بۆ بەشداری پێکردن ئەوان دوو بەشنەوان تورکمانەکان دوو بەشن با لە بیرمان نەچێت بەشێکیان لەگەڵ زمنیان لەگەڵ ئەم ئیداریان چونکە ئەوەی ناو تورکمانەکان بەشێکی پەیوەندی بەس ململانی ناو خۆیانەوەی ئەوان خۆیان ڕێک ناکەون ئەوەی ئایا لەگەڵ ئەم حکوومەتە بنیان لەگەڵ حکوومەتەکە نەبن چونکە خۆیان دابش بوون ناو خۆیانە بەشێکیان لەگەڵ ئەو هەوپەیمانیا بوو کە دژایەتی ئەم ئیداریە کرد کە ڕێگریان کە لەوەی ئەم ئیدارە دروست بێت کە نەیان توانی زۆرینی ئەنجومەنەکە کۆ بکەن و بتوان حکوومەتێکی محلی ئیداری شاری کرد دروستکەن و بەشەکەی کەشان نەخێر لەگەڵ ئەوەیە کە ئەم ئیداری کە ئێستا هەیە ئیدارێکی تەندروستە و ئەتوانێت خزمەتگوزاری باش پێشکەشی خەڵک بکات و ئێستا بەشێ لە تورکمانەکان زمنیەن لەگەڵ ئەم ئیداری تازەی کردکەن. باش ئەگەر سەیری کەرکووک بکەین پێشتر دۆخێکی ئەمنی سەخت و یاخود وا بڵێن 22 ساڵ لە دوای پرۆسی ئازادی عێراق 15 ساڵ پارێزگار لای کورد بوو. سوودتان لەو هەڵانی 15 ساڵی پێشوو وەرگرتووە کە لای کورد بووە و نەیتوانی متمانە بەدەستبێنی پێکاتەکە؟ بەڵێ. شۆ بەشێکی قسەی بەرپرسانی کورد و یەکێتیشە. بەڵێ لە ڕاستیە لە دوای پرۆسی ئازادی کە حکوومەتی خۆجی کەرکووک دروست بوو بە تایبەتی لە دوای یەکەم هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگار 2005 کە کورد زۆرینەی کورسیەکانی لابوو ئیدارەیەکی کوردی دروست بوو ئەم ئیدارەیە بە شێوە لە شێوەکان هەتا مانی خوا لێ خۆش بوو مام جەلال تا ڕادێک کارەکانی خراپ نەبوو باش بوون بەڵام لە دوای 2011 بە تایبەتی لە دوای ئەوەی هاوپەیمانیەک دروست بوو لە نێوان کورد و تورکمانە بە دیاریکراویش لە ناوی لەگەڵ یەکێتی و پارتی و بەریک جەبهەی تورکمانیشە کە پۆستی ئەنجومەنی سەرۆکی ئەنجومەنی پارێزگار درا بە حەسەن تۆران کە سەرۆکی بەری تورکمانی بوو استقرارێکی سیاسی لە نێوان کورد و تورکمانە دروست بوو زۆر کاریگەریکی باشی هەبوو و لە بەرامبەریش ئەو بوو دکتۆر نەجمەدین بووە پارێزگاری کەرکووک وەکو کورد لە حسەی کورد و لە حسەی یەکێتی نیشتمانی کوردستان جۆری لە استقرار بوو حرەکەیکی خزمەتگوزاری باش لە ناو شارەکەی دروست بوو بەڵام لە دوای نەمانی مام جەلال ئەوە بوو ساڵی دوای ئەوە وەرچەرخە مام جەلال تووشی نەخۆشیە کە تووشی نەخۆشی هەل لە ساحەی سیاسی دوورکەوتەوە کە لە ساحەی سیاسی دوورکەوتەوە بەداخەوە ئەو برادەرانی ئێمە بە تایبەتی دکتۆر نەجمەدین بۆنی نەوت چوو بەلووتیا دوورکەوتەوە لەسەر ئەو خەتەی کە مام جەنابی مام جەلال لەسەری ئەڕۆشت و لەسەر ئەو نەهجەی کە مام جەلال لەسەر کێشە و گرفتانی هەبوو پێشتر لە بەرچاوتان گرتووە بۆ ئەم پەنەڕامی ڕووداوەکانم بۆ باسکردی بۆ ئەوەی بزانین ئێمە چۆن سوودمان لەو حاڵتە بینیوە یان چۆن دەوەیە کە ئێمە تووشی ئەو هەڵانی کە کرا لە شارەکەیە کە ئێستا ئێمە بۆتە پەندێک ئەسڵەن ئێمە دەرسمان لێوەگرتووە ئاراستی ئیشکردنمان تەرکیزمان فۆکسمان لەسەر ئەوەیە خزمەتکردن بۆ کەرکووچەکان بەبێ جیاوازی پەیامی نەتەوایەتی چی؟ پەیامی نەتەوایەتی زۆر لە ڕابردوو پەیامی نەتەوایەتی بۆ لە تەنانەت باسیەوە کرد کورد لە ڕووی دەرونیەوە تێکشکاوە بۆ دانێنی پارێزگاری کورس و ئەی پەیامی نەتەوایەتیەکە چی؟ بەڵێ پەیامی نەتەوایەتی ئێمە لە چوارچێوەی ئەو مادە دەستوریانەیە کە هەیە ئێمە خۆ دەزانی ئێمە مادێکی دەستوریمانای 140 ئێمە لە پاڵ ئەوەی کە ئیش دەبێت بۆ بکەین بۆ جێبەجێکردنی مادەی 140 بە تەنسیق لەگەڵ حکوومەتی اتحادی عێراقا بەڵام لە ناو خۆی کەرکووکیشە کە ئێمە پارێزگارەکە کووردە ئێمە ئەتوانین لە ڕێگای ئەو پارێزگارە لانی کەم هەنگاوی یەکەم هەرچی ئەو مەترسی تعریب و هەرچی ئەو مەترسیانی کە هەبوو هەموو ئەو پلانانی کە لە بەغاوەدا ئاڕێژدا ژێربەژێر بۆ ئەوەی دیموگرافیای شاری کەرکووک یان تعریبکردنی شاری کەرکووک بەردەوام بێ و نەزیفەی کە هەبوو لە دوای 16 ئۆکتۆبەر کە دروستیان کردهبوو ئێستا پارێزگاری کەرکووک هەوڵی داوە ئەوانە هەمووی ڕابگرێت بە تایبەتی ئێمە کێشەی زەوی زاریشمان هەبوو لەگەڵ جوتیارەکانمان لەگەڵ هاوردەکانە ئەمە ژێکێکە لە گرفتە ئەساسیەکانم بەڵام ئیداری تازی ئێستا ئەمجاری کەرکووک بە شێوەیەکی حەکیمانە مامەڵ لەگەڵ ئەم دۆخەکات بۆ ئەوەی کورد کەمتری زەرە لەم حاڵتەکە بۆ ئەوەی ئەو پلانەنی کە ژێربەژێریش لێر و لەوێ لە بەغاوە چونکە لە بیرمان نەچێت عقلێتێک هەیە ئێستاش لە بەغا بە هەمان عقلەتە شۆڤینەکەی جاری جارانی بەعسک بیرەکاتەوە و پێی
پێی قبول نییە کە تۆ شەریکی بی پێی قبول نییە کە کورد کە وەکو زۆرینەی شاری کەرکووک دەسەڵاتدار بێ و دەسەڵاتی بەدەستەوە بێت جا بۆیە ئێمە بە نەرمونیانی بە هەمان ئەو نەهجەی جەنابی مامجار کە بە نەرمی بە زمانی چەپکە گوڵەکە ڕەخنەش بگرین بە زمانی چەپکە گوڵەکە ڕەخ ناگرین بە ئاراستەیە کارەکەیتانە ئەم ماوەی بە دیاریکراوی سوود لەو دەرفەتە وەربگرن بە دڵنیاییەوە ئەگەر بێت و ئێمە لەم ماوەیە بەم ناجە کارمان نەکردایە بە ناجی تۆڵەسەندەوە بە ناجە کۆنەکەی جاری ڕابردوو کار بکرایە پێم وابێ ئەمە تووشی تەمەنی ئەم حکومەتە زۆر کەمە بۆەوە و ناگەیشتە ئەم ساتی ئێستا کە کاکڕێبار پارێزگارەکەیەتی لەبەرەی خۆ دەزانیت لە لە بەغاو لە دەور و پشتەکان لە دەور و پشتیشمان موامەری ئەتاکو ئەم ماوەی ئەخیریش موامەری زۆر هەبوو لەسەر ئەم ئیدارەیە بەڵام لەبەری ئیدارەکە سەرکەوتوو بوو و سەلماندی بۆ دانیشتوانی شاری کەرکووک و بۆ بەغاش بە تایبەتی بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق بەڕێسوودانی کە زایەتی ئەم ئیدارێکی سەرکەوتووە و بە کەمترین میزانی ئەتوانێت زۆرتر پرۆژەی خزمەتگوزاری جێبەجەکە ئەمە بوو ئەوەی کە جەنا خودی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران پشتیوانی هەنگاوەکانی ئیداری شاری کەرکووکە. باش کاگەر بینە سەر بابەتی هەڵبژاردن. بەڵێ یەکێتی تاستێک بانگەشێکی نەرمونیانی لە کەرکووک هۆکاری ئەمە چییە؟ لەبەرەوەی حکومەتی خۆجەیی لایەن فعلەن باوەڕی بەم شێوازی بانگەش. بەڵێ یەکەم جار وەکو مەبدا ئێمە بڕوامان بۆیە کە ئەم مەبدا باشترین مەبدا و لەگەڵ ئەوە شاین هەڵبژاردن لە کەش و هەوایەکی ئارام و ئاشتیانە بەڕێوە بچێت. ئەمە یەک ئەوەکو مەبدا وەک پرانسیب. دوو ئێمە دەسەڵاتی لەم شارەیە ئێمە بە هەموو شێوە دژی هەموو جۆرە گرژێشین هەموو جۆرە تەشەنجین کە لە شاری کەرکووک ئەنجام دێت هەر کەسی ئەنجامیدا هەر کەسێک و هەر لایەنشی ئەنجامیدا. بیر و بۆچوونی پێش ئەوەش بۆ کە دەسەڵاتان لابێ هەمە بیر بۆچوون و تێڕوانیتان هەبووە بەم شێوەی نەبووین یعنی بەم شێوەی نەبووین لەوانەیە بەشێکمان خۆمان گرت بوو بێتین لە کاتی دەسەڵاتی شا بۆ خۆمان هەندێکجا گرفتمان بووینەتە گرفتیانی نەمانتوانێت کۆنتترۆلی شارعی خۆمان بکەین بەڵام ئێستا بەم ئاراستەی کە ئێستا ئیشەکەین کۆنتترۆلی شارعی جادی خۆمان کردو خەڵکی خۆمان کردووە و هەر بۆ نمونە هەر لەم ماوەی ڕابردووە بەڕێز کاک ئاسۆمامەند کە سەرپەرشتیاری گشتی کەرکووک سەلاحەدینە پەیامێکی نرد بۆ هەموو لایەنەکان و بە تایبەتی بۆ پارتی دیموکراتی کوردستانیش کە داوای کرد بە شێوەیەکی زۆر ئاشتیانە بانگەشەی خۆتان بەڕێوە بەرن ئێمە لەگەڵ بانگەشەی ئاشتیاین ئێمە لەگەڵ ئەویان ئەم لەم شارە هیچ جۆرە تەشەنجی ڕوونەدات و خۆشبەختانە تا ڕادەیەک تا ئەم لەحزەی کە من تۆ قساکەم پێکەوە ئاشتیەک جۆرە لە استقرارێکی سیاسی بانگەشەی شارەکە بۆ کەرکووک. بەڵێ ئەمە بۆ پشتیوانی ئیدارەکەیە ئیدارەکە زیاتر بەهێزەکات زیاتر متمانە بۆ لای خەڵک دروستەکە کە متمانی بەم ئیدارەیە بێ کە ئەم ئیدارەیە لە سایی تای هەڵبژاردنیشە زۆر بە ئاسایی ئەتوانێت مامەڵە لەگەڵ هەر دۆخێکی نەخوازرا بێتە پێشواتوانە بە عسابیشی ساردەوە بە ئاسۆیشی فراوانەوە بتوانێت چارەسەری گفتەکانی بکات. باش لیستی یەکێتی لە کەرکووک پەیامی چییە بۆ کەرکووکیەکان ئێوێ گەرمتمانیان بەدەستبێنێت چیان بۆەکە؟ بەڵێ ئەوەستە باسیەوەکەڵی خەدەماتی باشیان بەڵێکرێ و دەرونی شانارامە چیتر؟ بەڵێ لە ڕاستیە بۆ کەرکووک و بۆ ناوچەکانی 140 بەگشتی و بۆ کەرکووشی بە دیاریکراوی بە تایبەتیە لەم هەڵبژاردن مەسەلەیەکی حیاتیە لەبەرەوەی خۆتەزانی ئێستا لە عێراقی دیموکراتیە لە عێراق کە سیستەمی دیموکراتیە بۆ دەسەڵاتدەستکردنی ئاشتیانی دەسەڵات تاکەڕێگا هەڵبژاردنە تۆ هیچ خەباتیشکە لە بەردەمانیە جارێ لە ڕێگەی ئەم خەباتۆ تۆ ئەتوانیم چێت ناو دەسەڵاتەوە وە گرنگیشە کورد بە بەردەوامی لەناو دەسەڵاتە بێت لەبەرەوەی وەکو مەبدا کورد کەمینەیە لە عێراقا وەکو ژمارە کەمینەیە ڕاستە لە دەستورا مافەکانی بۆ مافەکان ئاماژەی پێکراوە کە کوردی زمانی کوردی زمانی عەرەبی دوو زمانی سەرەکیە ئەمانە هەمووی ڕاستە بەڵام لە مەیدانە لە ئەرزی واقع بمانێ حەقەتێکەیە کورد کەمینەیە وەک نەتەوە و کورسیەکانی لە پەرلەمانیش کەمینەیە بەڵام شەریکی گرنگی جواب تەواویکەم گرنگە کورد بە بەردەوامی لە دەسەڵاتە بێت بە بەردەوامی شەریک بێت بە بەردەوامی شەریک بێت بۆ لەبەرچی لەبەر ئەوەی بە بەردەوامی لە دەسەڵاتە بێت چونکە ئەگەر کورد ئێستا خۆی لە دەسەڵاتایە موامەرەی لێکری لێرە و لەوێ
ئەگە لە دەروی دەسەڵات بێت چێ بێت باشەمە بۆ کەرکووکیەکان ئێستا بۆ باسەکەم ئێمە لە کەرکووی سا ئیدارێکمان هەیە کاکاک ڕێبوار پارێزگارەکەیەتی وەزعێکی باشی بۆ شاری کەرکوو دروست کردووە بۆ بەهێزکردنی ئەم ئیدارەیە و بۆ تعزیزکردنی مووقعی ئەم ئیدارەیە و بۆ بە تایبەتی خۆت دەزانی کاکاک ڕێبوار سەروشی لستی یەکێتی نیشتمانی کوردستانە لە شاری کەرکووک و بۆ تعزیزکردنی مووقعی ئیدارەکە پێویستە هاوڵاتیانی شاری کەرکووک بەگشتی و بە دیاریکراویش دەنگدەرانی کورد و یەکێتی نیشتمانی کوردستان جەماوەتەکەی دەنگێکی دەنگ بدەن بەم لیستە بۆ ئەوەی ئەم ئیستقرارە سیاسیە و ئەم ئیستقرارە خەدەماتیە و ئەم ئیستقرارە نەفسی کە هەیە بەردەوام بێت گەشەی پێ بدەین لەبەر ئەوەی لە پلانی بەرنامەی یەکێتی نیشتمانی کوردستانە زۆر هەیە پلانمان زۆر هەیە پرۆژەی ئیستراتیژی زۆرتر هەیە لە ئارایە بۆ ئەوەی بتوانین درێژە بەم پلانە بدەین درێژە بەم پرۆژەی ئیستراتیژیەکانی خۆمان بدەین لە ئایندەیە بۆی خزمەتی زیاتر بە شاری کەرکووک بکەین جا بۆیە دەنگدان لە کەرکووک ماهێتی تایبەتی خۆی هەیە خۆتان بە خاوەنی ئارامی و سەقامگیری کەرکووک کەسان بە دڵنیایی ئێمە دەسەڵاتین ئێمە مەسئولین لە هەموو دۆخەکە مەسئولین ئێمە مەسئولین خوا نەخواستە گە بە ئاراستەی خراپی شابڕات ئێمە هەر ئێمە مەسئولین بە ئاراستەی باشی ئەری ئێمە خاوەنین چونکە بۆ ئێمە دەسەڵاتی لە شارەکەیە خۆی بە معارەزە نین کە دەسەڵات بوویت بەرپرسیت کەواتە ئێمە لە ئاستی بەرپرسێتەکە لە ئاسی ئەو بەرپرسیاتە کە ئێستا هەیە ئەمە هەر بۆ پێگاتی کورد یا بۆ هەموو بۆ سریانی هەتاکو ئێستا بۆ نمونێکت بۆ باسەکەم تازە یەک وتاری لەم هەڵبژاردنەیە لەم بانگەشەی هەڵبژاردنەیە یەک وتاری توندیت نەنەتەوەی نەتائیفی بەرز نەکراوەتە لە کەرکووکە نەکراوەتەوە لە ناو کووردە لە ناوچە کوردەکان بەگشتی ئەسڵەن بانگەشە زۆر ئارام زۆر لەسەر خۆی ڕوات ئێستا کێشە هەیە زیاتر بانگەشە توندە نەختێ توندە لە ناوچیە لە ناو لیستە عەرەبیەکانە لە ناو خۆیانە ناو خۆیانە کێشیان هەیە ئێستا لەوێت تونە و نەعەرەبەکان یەک وتارێکی نەتەوەی توندی شۆڤینیان بەرزکرێتەوە بەرامبەر بە کورد و تورکمان و بە پێچاوانیشە نە تورکمانیش ئەوهای کردووە و نە کوردیش یەکێکە یەک وتاری نەتەوەی توندیان بەرز نەکرێتەوە ئەم مانای چییە؟ مانای ئەوەیە ئەم ئیداری کە ئێستا هەیە کات لەسەر ئەوە کات بێ جیاوازی قەومی ئیشەکات ئێمە تا هەڵبژاردنیشکە لەسەر ئەم نەجە بەردەوامین لەسەر ئەم نەجە بەردەوامین ئەو سەنگەربەندیە نەتەوەیە تێئەپەڕێنین ئەمە نابێتە کاڵبوونەوەی پەیامی نەتەوایەتی یەکێتی و بابەتی نەتەوایەتی کەرکووک ئێمە پەیامی نەتەوایەتی ئێمە چۆنە ئێمە پارێزگاری لە بوونی نەتەوایەتی خۆمان لە کەلتوری خۆمان لە مافی سیاسی نەتەوایەتی خۆمانە کرد بە هەموو شێوێک چونکە تۆ تا لە دەسەڵاتە نەبیت ناتوانانی پارێزگاری لەو ناسنامە نەتەوایەتی خۆت بکەیت ناتوانانی بەڵام تۆ ئەم ناسنامە نەتەوایەتیە نابێت لەسەر حسابی نەتەوەی لایەنیشکە بێت دەبێت تۆ بڕوات بەوە هەبێت لەم شارە بە تەنەها بە کورد بەڕێوە ناچێت شاری کەرکووک ئیدارەدانی زۆر زەحمەتە بە تایبەتی یادی بەخێر بە جەنامی مامجد هەموو جارێ ئەیوت کارکردن لە کەرکووک وەکو عملیاتی دەماخوایە مێشکوایە بچووکترین هەڵە نەخۆشەکە کوژێت فلەبەر ئەوە ئێمە تووشی نەکەسات هاتووینە تووشی شەشەی زۆر بووینەوە بۆ ئەوەی ئێمە بتوانین کەرکووک تەندروستی باش بێت پێویستە زۆر بە وریایە و مامەڵە لەگەڵ دۆخەکەیا بکەین و ئێمەش بە تەنها ئەم شارە بە ئێمەوە بەڕێوە ناچێت بەڵکو ئێمە کورد عەرەب تورکمان ئێستا ئێمە دینگەیەکی ئەساسی بۆ چارەسەرکردنی کێشەی تەندروستی کەرکووک ئەو شوپانەی کەوتمان بەڵێ یا و ئەمەلیاتی مێشکی کەرکووک شوپانێکی هەیە پێویست بۆ کا کەرکووک ببینە دەرەوە یان لەکوێ ئەتوانین چارەسەری بکەین قوربان ئێمەستمەوەیە لە پایتەختی ترێکین لە ناوخۆی خۆیکەین لە بەغدادێکین ئێمە دەبێت هەندێک شوێنە هەیە لە بەرچاوی بکەین بۆ چارەسەرکردنی کێشەکانی کەرکووک یەکەم بەغایە چونکە لە ڕووی ئێستا لە ڕووی هینیشەوە کەرکووک پارێزگایەکی عراقی ئێستا حاڵی حازە وەکو معاملەی ئیداری ینی ئێمە لەگەڵ بەغایە تەعاملەکەین و دایرەکانی کەرکووک بەڕێبەرەتیەکانی ڕاستەخۆ لەگە پارێزگای ڕاستەخۆ پەیوەندی بە بەغاو هەیە کەواتە چەقی کێشەکانمان لە بەغایە دەبێت لە بەغاو ئێمە
چارەسەریکەین بەڵام معنای ئەوە نییە ئێمە چکە ئێمە بەشێکین لەتێکشین بە دیوەکە لەتێکشین لە کێشەکان کە ئێمە لەگەڵ هەرێمی کوردستان چووکەوە چونکە ئێمە لەتێکین لە هەرێمی کوردستان مانی نەمانەوە حەقەتە بەڵام بۆ چارەسەرکردنی ئەو دۆخە ناوێت بە ڕوئیایەکی تونڕێوینەتەوەی سەیری بابەتەکەکەین و چارەسەریکەین چونکە ئەو ڕوئیایە تاقی کرایەوە بەڕاستی سەرکەوتو نەبوو دەبێت کەواتە تۆ دەبێت میکانیزمی کارکەیت هەموو ئەوانی لەگەڵ تایە دەبێت تۆ بیکەی بە شەریکی خۆت ئێستا بۆ نمونە ئێمە جاران تونڕەوترین عەرەب بوون تونڕەوترین عەرەبی سوننە بوون کە حزبی تەقەدم بوو ئێستا هاوپەیمانی کوردە لە ئیداری کەرکووکە ئەمە کارێکی زۆر تەندروستە من لە عەرەبەکانیشم دواندا بینەرێکە بێ پرسیارکڵە لەگەڵ چونترین هێزی عەرەبە بناوپەیمان بەس بۆ لەگەڵ لانی سیاسی کوردیان نابناوە قوربان دەرگای یەکێتی نیشتیمانی کوردستان کراوە بوو بۆ مفۆزات یەکێتی نیشتیمانی کوردستان دەرگای کراوە کردبوو کە مفۆزات کە ئێمە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە کە خاوەنی دوو کورسیە بەڵام بەداخەوە ئەوان پێشوەختە هاوپەیمانێکیان هەبوو هاوپەیمانێکیان هەبوو نەهاتنە ئەو هاوپەیمانێتی کە ئێمە کە لەگەڵ لایەنەکانی کا دروستی بکەین پێکەوە هەمومان کەواتە ئێمە 5 کورسی بوون ئەگەر 2 کورسی پارتی دیموکراتی کوردستانیشمان لەگەڵا بووە 7 کورسیمانە کرد ئەو کاتە کورسیەکەی برامەسیحەکانیشمان لەگەڵا بوو 8 کورسی نیوەی پارێزگاکە لەگەڵ ئێمە بوو یعنی ئێمە پێویستمان بە یەک کەسیش کە ئابوو لە لایەنەکانی کە ئەمانتوانی زۆر بە ئاسانی ئێمە حکوومەتی خۆجەی لە کەرکوو دروستکەین بەڵام پارتی دیموکراتی کوردستان بەداخەوە ئەو کاتە و هەتاکو ئەم لەحزەی لەگەڵ من ناڵم ئێستا ئێمە علاقاتمان لەگەڵ پارتیا باش نییە علاقاتمان ئاساییە چونکە ئێمە لە کەرکوو گوا پێویستەکە دائیم لەگەڵ لایەنە کوردیەکانە علاقاتمان ئاسایی بێت پەیوەندەکانمان ئاسایی بێت هەرچەند لەگەڵ هەموو لایەنەکانە ئاساییە بەڵام لەگەڵ پارتیا ئاساییە بۆ ڕەغم ئەو مووقفەکانیشان چونکە تاکو ئەم لەحزەی من تۆ قساکەین تاکو ئێستا هەردوو نوێنەرەکەی پارتی دیموکراتی کوردستان نەهاتونەتە ناو ئەنجومەنی پارێزگاوە و پشتیوانی ئەمیداریان پشتیوانیان بۆ دەرنەبڕێ لە کاتێکە ئیدارەکە ئیداری کوردیە ئیدارە کوردیە ئەی باشە تۆ بۆ ئەمیدارە کوردیە پشتیوانی دەرنەبڕی ئەی بۆچی دەرەبڕی بۆ چ لایەنیشکەی دەرەبڕیت هەر وابەستە بەم فرەلیستی کە لایەنە کوردیەکان هەیەە یاسای هەڵبژاردن تایبەتمەندێکی خۆی هەیە ئەمە چ زیانێکی هەیە چ سوودێکی هەیە بۆ هەڵبژاردنەکان لە کەرکووک بەتابەت سانلیگۆی 1 پوینت بەڵێ خۆی زیانێ بێ بۆم فرەلیستە بۆ پێگەی کورد بە دیاریکاری بۆ شێوەی نییە بۆ شێوەی نییە خۆی هەر سانلیگۆ ئەگە تا پوینتەکانی تا بەرز بێتەوە لە بەرژەوەندی حزبی گەورەیە تا پوینتەکانی نەزم بێت لە بەرژەوەندی حزبی بچووک و حزبی وەسەتایە بۆ حاڵتی ئێستا لە زۆر ئەو کێشەی نابێت بەڵام تۆ لە کەرکووک بەڵام جگە لەوەی کە لە ناو لیستە کوردەکان ڕکابەرێکی بەرامبەر بە لیستی عەرەبی و تورکمانیش ڕکابەرەکەی سانلیگۆ تا پوینتەکانی زیاکە لە بەرژەوەندی لیستی یەکەم و دووەم و سێمە بەڵام ئەوانی خواردتر لاوااسترە لەوەی ئێوە یەکەم بن بەس دووەم و سێم لەوەی پێگاتی تر بن لەوەی کەسایتر لیستی بچووک زیان بە دەنگی کورد ناگەێنێ لە ڕاستیە ئەو لیستە ئەساسیانی کە لە کەرکووکە هەیە بە تحدید ینی بە دیاریکراوی لیستی یەکێتی نیشتیمانی کوردستانە لیستی پارتی دیموکراتی کوردستانە لیستی کەی کوردیمان هەیە بەڵام یانی لە سەتایەکیش پێک ناهێنێت زیانی نابێت بەستمەوەی بۆ دەنگدەری کورد باشتر نییە دەنگدەری کورد ئاگادار بێت لەوەی کە سیاسی هەڵبژاردن خزمەت ئێستا ئێمە هەمومان یەک لیستێ بووینایە ئێمە لەگەڵ دایمەن لەگەڵ یەک لیستی بووین لەگەڵ یەک لیستی بووین زۆر پێشمان باش بوو کە یەک لیست بین ئەگەر یەک لیستیش نەبوونایە گرنگ بوو یەک هەڵوێست بین چونکە هەندێک جار ئەگەر یەک لیستیش بووی ئەگەر هەیەک هەڵوێست نەبوویت زەرەر لە لیستەکەماندات بەڵام گرنگە ئێستا گرنگە ئەوەیە ئێمە یەک هەڵوێست بین ئەوە گرنگە ئێستا بمانێنمانی حقەتێکە ئێستا چەند لیستێکی کوردی لە کەرکووکە هەیە و چەند لیستێکی عەرەبیش لە کەرکووکە هەیە و 2 لیستی تورکمانیش لە عەرەبیە بە تایبەتی ئێستا ئێمە 9 حزب لە کەرکوو 9 حزب منافەسەیەکە لەگەڵ 5 هاوپەیمانیە ئەمە لە بەرژەوەندیە بۆ کورد دەرفەتە هەڵبژاردنە بە تایبەت ئەو پرتبوونەی کە پێکاتەکانی تریشیانە بەڵێ تقریبان هەمومان بەرامبەری بێژین هەمومان کەوتینتە بەرامبەرێک ئەگەر هەمومان ئەگە زەرەکەین هەمومان زەرەکەین ئەگە قازازکردین لەوانەیە هەمومان وابی دەبەریوە کورد فرەلیستە عەرەبیش فرەلیستە تورکمانیش فرەلیستە
مەسەن تورکمانەکان زۆر هەوڵیاندا یەک لیست بن نەیانتوانی لیستێکی شیعە دروست بوو لیستێکی شیعەی تورکمانی دروست بوو لیستێکی سونی تورکمانی هەیە زۆر دژیەکیشن يعني زۆر دژیەکیشن بالمناسبة يعني مثلا قائمة عربي چوار مجموعة قائمة عربية بلان چوار قائمة أساسية عربي هي أساسي كزور منافسية كان زور يعني حزبي بهزشان هي مثلا بو كرديشتي بارتي مثلا بو دو هێزی گرنگە بەتایبەتی یەکێتی هێزێکی گرنگە بێ ڕکابر لە ناو کووردا بەڵام لە دوای ئەوە پارتیە مەسەن نەوەی نوێ هەیە نەوەی نوێ لەوانەیە ئەم جارە دەنگەکانی بگاتە ئاستی ئەوەی کە ئەو دەنگانی بەنەوەی نوێژ بڕات بە هەدەر بڕات ئێمە تاقیشمان کردەوە لە 2023 بۆ دەنگە ئاساسیەکان بۆ لیستە ئاساسی بەڵێ ئەگەر بێت و ئەمە یاساکە بەپێی یاساکە بەهاتایە لەگەڵ دەنگدەری کورد و پێکەوە بووینە بەڵێ پێکەوە بووینە ئەڵبەتە و دەنگانە بە هەدەر ناچوو تاسیراتی خۆی هەبوو چونکە بووە لەبەرچی لەبەر 2023 ئێستا ئێمە لە بیرمانە چە 25,000 دەنگی نەوەی نوێ بە هەدەر چوو 25,000 دەنگی کورد بە هەدەر چوو 6,000 دەنگی یەکگرتوو و کۆمەڵیش کە لە تەحالفاتێکیان هەبوو 31,000 دەنگی کورد لێ بە هەدەر ڕۆیشت کاگەلی وەکو لیستی یەکێتی بەس چاوتان لە دەنگی کووردە لە کەرکووک نەخێر ئێمە چاومان لە دەنگی هەموو کەرکووکێکە بەبێ جیاوازی چونکە ئێستا ئێمە لای خۆمانەوە لەسەر بنەمای هاوڵاتی بوونیشی حەقیقی لەگەڵ هاوڵاتیانی شاری کەرکووک و مامەڵاکەین لەسەر بنەمای قەومیت ئەو بنەما قەومیەتونە تەعامل ناکەین ئەمە کووردە ئەوە تورکمانە ئەوە بەخێر ئێمە هەر بۆ نمونە من نمونەیەکی زیندوو بۆ باس دەکەم لەسەر دەمی دکتۆر نەجمەدینە کە دکتۆر نەجمەدین لە 2014 وەکو پارێزگار کە بۆ سەرۆکی لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەو کاتە برادەرانی پارتی کوردستان دژی ئەو لیستە بوون دژی ئەو بوون کە دکتۆر نەجمەدین سەرۆکی لیستەکە بێ و لە هەمان کاتە دوایی بوو هاوپەیمانی ئەوانیش کە چۆ بەری ئەوانیشەوە کە کەرکووکیان بەو دەردەبرد 16,000 دەنگی عەرەب و تورکمانی ناو 16,000 دەنگ لە دوای ئەوە ئەم پارێزگاریتان لەم دەنگە کردووە کاگەلی بە تایبەت هەڵبژاردننی پێشوو سێ باز نەبوو کەرکووک و تا ئاستێک لەسەر ئاستی نەتەوایەتی بازنەکان تەقریبەن داڕشکاری هەبوو لە ناوچە عەرەبی و تورکمانەکان دەنگی چەندتان هەبوو پێتان وایە ئەم جارە چەند زیاکە ئەگە عەدەدیش نەبێ وەکو نسبە باسی ئێمە ئاخر هەندێکجار فەنیات مهمە تۆ لە ڕووی فەنیەوە چەند ئەتوانی ئەوە بکەیت چەند ئەتوانی شارەزای لە بوو هەندێکجار دەنگی زۆری شەبێت بەڵام کورسی کەمە بێت هەندێکجار دەنگی کەمێنیت کورسی زۆرە بێت مەسەلەن بۆ نمونە وەکو نمونی جەناب باسی کرد لە 2021 سێ باز نەبوو بازنەی غەربیەکە ئەو بازنەیەکی عەرەبی بوو سێ کورسی بۆ دانرا بوو بازنەی ناوەڕاستمان هەبوو 4 کورسی بوو بازنەی سەریشەوە لای ڕۆژهەڵات و باکووریشەوە زیاتر بازنە کوردیەکە بوو 5 کورسی بوون 5 کورسی بوو لە بازنەی ناوەڕاست تێکەڵ بوو 4 کورسی بوو کورد 2 کورسی بردەوە لە 4 کورسی 2 کورسی بردەوە لە کاتێکە کورد تا ڕادەیەک لە دوای ئەوانی شەو بۆ لە ڕووی فەنیەوە زۆر گرنگە تۆ لە ڕووی فەنیەوە شارەزابیت ئێمە لەو حاڵتەیە ئەکرێ یەک کاندیدمان هەیە بیان 2 کاندیدمان هەبێت چونکە تۆ دەبێت لە فەنیاتی یاساکە تێبگەیت ئەگەر لە فەنیاتی یاساکەتی نەگەین ناتوانیت کورسەکە بریتەوە جا بۆیە ئێمە بە وریاییەوە مەکتەبی هەڵبژاردن بە زیرەکانە ماماڵەمان لەگەڵ ئەو دۆخەیە کرد کە لەوێ ئێمە 2 کاندیدمانە و کاندیەکمان سەحب کردو کردمان بە یەک کاندیکە کردمان بە کاندیک بەڵام لەو ناوچەی بازنەی کوردیەکەش کاندیدی عەرەب دەرچوو بەڵێ کاندیدێکی عەرەب دەچێت بەهۆی ململانی ناوخۆمانەوە باش ینی بە وردی ئەمەیان باس دەکەین چەند چاوەڕێی دەنگی پێکاتەکانی ترین لە کاتێکاڵن حکوومەتی خۆجەی متمانی بەدەستێناوەتەوە خزمەتگوزاری بۆ کەرکووک کردووە بێ جیاوازی لەگەڵ هەموو پێکاتەکانە دووری نێوانیان وەک یەک وا بووە بۆ مەڵبژاردنە چاوەڕێی چێکن لە ئێمە پەلەمانیە لەم بابەتە چاوەڕێەکەین کە لەلایەن پێکاتەکانی کەوتنگ بۆ لیستەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان بێت چونکە ئێمە لەبیر نەچی ئێمە بۆردی پێکاتەکانیشمان هەیە ئێمە کۆمەڵی خەڵکمان هەیە هەر پەیوەندی بە یەکێتی نیشتیمانی کوردستانە وەکوونەتەوەی تورکمان وەکوونەتەوەی عەرەبیش ئەمە لایەنی حیزبەکەی دەرەوەی لایەنی حیزبەکەش ئێمە علاقاتێکی باش و بەرفراوانمان هەیە لەگەڵ هەم شارعی تورکمانی و لەگەڵ هەم شاری عەرەبیشە هەر هیچ دینێکمان لەسەر ئەوە نییە ئومێد دەکەین نزبەیەک دەنگی ئەوانمان بۆ بێت بەڵام بۆ هەڵبژاردننی ئایندا ئەم سیاسەتی ئێمە بەم شێوەیە کە بەردەوامە بێت دڵنیام دەنگی پێکاتەکانی کە زیاتر دێ بۆ لیستەکە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم ساڵ و یەک مانگە پێت وایە نەخشەی دەنگدانی کەرکووک بگۆڕێ لە کاتێکا پێشتر تقریبان
هەستێکی وکو عرفێک شلاتەوە لە سە تا کورد بۆ- پەنجای کورسیەکان بۆ کورد و ئەوی تری بۆ عەرەب و بۆ تورکمانە. قەنەعەتتان وایە بەم خزمەتی یەک ساڵەتان ئەمە بگۆڕدرێ؟ ئێستاش تا ڕادێگەم بە جۆری خوێندنەوەی خۆم ئێستاشی لەگەڵا بێت تا ئەم لەحظەیە تەسەورەکەین هەر بەو نسبەیە بڕوات تەسەورەکەین بەو نسبەیە بڕوات کورد 6 کورسی بەرێت کورد 6 کورسی بەرێت چواری عەرەب بێت و دوانی تورکمان بێت تا ڕادەیەک ئەم نسبەیە بۆ خوێنێتەوە بەڵام سیاسەتی ئێمە لەسەر ئەم نەجیکە ئێستا داماڕشتووە کە بەردەوامی لەسەری بەردەوام بێت بۆ 2027 چکە 2027 ئەنجومەنی پارێزگاکان جارێکە هەڵبژارنی ئەنجومەنی پارێزگاکان دەست پێکاتەوە دڵنیام خاریتەی کورسیەکان گۆڕانکاری بەسەرادێت بۆ کات لە ڕووی نەتەوایەتیەوە باش بەتەمان لە بەغداد باڵێ ئەگەر زۆرینەی کەرکووک بن کورسی باش بادێکێتی چ پلانێکتان هەیە بووی بە دیاریکراوی یعنی چ خەلەلێک هەیە لە بابەتی دەستوریا بێ لە بابەتی خزمەتگوزاریا بێ یاسایە بێ بۆ کەرکووک پلانەکە چییە؟ پەیامەکە چییە بۆ خەڵکی کەرکووک؟ من سەرەتا ئاماژەم بە شتێک لە کاتێکا بوو ئێمە پەیامیەکی تێزانی هێزی تۆین لە بەغداد لەوێ بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەمە گرنگ بێت لەبەر کێشەی موچە و بودجە و هەندێک بابەتیانێ بەڵام لە کەرکووک گەم بابەتە بۆ شێوازە نەبێ پەیامەکەتان بۆ ئەوان چی؟ بە هەمان شێوە بە هەمان ئەو دروشمەیە بەڵام بە وردەکاری زیاترە و لای ئێمە چۆن ئێمە هێزی توین لە بەغدا ڕاستە لە هەرێمی کوردستان دەبێت تەمسیلێکی حەقیقی نوێناتیشی حەقیقی هەبێت لە بەغا بۆی نوێناتی ئەو خەڵکەی هەرێمی کوردستان کە ئەو کێشانەی هەیە لە بینی بەغا هەرێمە چارەسەر کرێت بە تایبەتی لەسەری هەمیان و ئێساش مەسەلەی موچە بۆتە کێشەیەکی ئەساسی گرنگ چکە پەیوەندی بە ژیانی ئینسانەوە هەیە ئەمە بۆ کەرکووکی ڕاستە تا ڕادێک بۆ ئێمە نەک هەر لەمەیە ئێمە لە شتەکانی کە هەیە مەسەلەن بۆ نمونە هەموو ئەو دائیرانی کە هەیە بە ڕێبراتانی کە هەیە وابەستەی بە بەغاوەیە و هەموو کێشەکانی ئێمە بەغا لەگەڵ ینی مەسەن لەگەڵ کووردا لە منطقەی تەماسایە چکە ئێمە منطقەی تەماسین و سراعەکانی ئێمە ڕاستە و خۆ سراعی ئێمە ڕاستە و خۆ لەگەڵ بەغایە بۆ سراعی هەرێمی کوردستان لە ڕێگای حکوومەتی هەرێمی کوردستان و مامەڵاکات لە ڕێگای حکوومەتی هەرێمی کوردستان مامەڵە لەگەڵ کێشەکانی خۆیەکە لەگەڵ بەغایە ئەمە بەدیوێکە وایە بەڵام ئێمە سراعی ڕاستە و خۆمان لەگەڵ ئیدارەی حکوومەتی عێراقیایە کە لە بەقاوە بەڕێواچێت و بۆ خۆش دەزانی لە ناوچەکانی ١40 ناوچێکی شریتیە حزوری کورد چۆنە بە چ شێوازێکە ڕاستە بەس لە کەرکووک تا ڕادەیەک ینی عاسیمەکەیتی پایتەختەکەی کە کورد بە دانیشتوانێکی چڕ پێکەین لەو ناوچانە بەڵام ئێمە کێشەکانمان لە مدیری عامێکەوە لە مدیری شعبەیەکەوە لە مدیری قسمێکەوە دەست پێکات لەگەڵ حکوومەتی عێراقیە مەسەل حکوومەتی عێراقی ڕەچای ئەوە ناکات ڕەچای ئەوە ناکە کە دۆخی کەرکووک چۆنە دێ خەڵکت بۆ فەرزەکە لە شەریکەی نەوتا ڕەچای ئەوە ناکە کە زۆر ئەم قسەی شوال لێکە دێتەوە کە دەسەڵاتی پارێزگار سنوودار یاخود پارێزگار دکتۆر ڕێبوارتا دەسەڵاتی نییە ئەم لە بابەتی پۆستەکان و لە بابەتی سوپا و هێزی ئەمنیە توانراوە ئەمە چارەسەر بەڵەنجا چیەکێ لەو کێشانی کە ئێستا هەمانە لە کێشانەی کە ئێستا هەمانەوە ئەم جارە خۆشبەختانە کاک ڕێبوارتەها بەشێ لەو مۆزوعی ئەمنیە خۆ دەزانی ئەمن کڕۆکی دەسەڵاتە چیە ئەمنی لابوو دەسەڵاتە ئەو کەسەیە و خۆش دەزانین لە 2 ئۆکتۆبەرە ئەمن دەسەڵاتی ئەمنی لای ئێمە نەمابوو بە هیچ شێوەیەک بەڵام ئێستا وردە بەو سیاسەتە نرمونیانێ دەست و پەنجەی ئیداری تازر لەگەڵ حکوومەتی عێراقیەوە مان کردووە لە ڕووی ئەمنیەوە دەسەڵاتە ئەمنەکان وردە بگەڕێتەوە بە شێوەیە لە شێوەکان کە ئێمە خۆمان سەرکردایەتیکەین مەسەلەن بۆ نمونە هەموو هێزە ئەمنیەکانی شاری کەرکووک بەس قیادەتی قواتی عملیاتی لە دەکەی لای پارێزگارە چونکە بۆ لەگەڵ دەسەڵاتیشە بە عەرزکەم خۆت زای ئێمە لە کەرکووک لیژنەی ئەمنی هەیە سەرۆکی لیژنەی ئەمنی لە کەرکووکە پارێزگارە کەواتە هیچ کێشەیەکمان نییە چونکە بۆ هەر پلانێکی ئەمنی کە دانرێت پارێزگار دەبێ بڕیاری لەسەر دات ئەم پلانە ئەمنیە تەندروستیان تەندروست نییە ئەوەی کە ئێمە پێوەی کە ئێمە بۆ ئێمە تا ڕادەیە کێشەیە مەسەلەن ئەو تەشکیلاتە ئەسکەریانە و ئەو تەشکیلاتە ئەمنیانی کە لە سنووری کەرکووک و ئەو منطقانە کە دەسەڵاتی حاکمن کە لەگەڵ ئیدارەکە تەعاملەکەن ئەمانە هەمووی وابەستەی بە حکوومەتی عێراقەوە ئێمە ئەو هێزانی کە وابەستەی حکوومەتی هەرێمە
وابەستەی حکومەتی هێرێمە چکەوانی حکومەتی عراقیە استخباراتە ئەمنی وەتەنیە مخابراتە تەشکیلاتی عسکەریە قاید عملیاتە هەموو هێزەکانیکەی پۆلیسە سواتە کۆمەڵت تەشکیلاتی ئەمنی هەیە لە شاری کردووە هەمووی وابەستەی بەقایە بەڵام ئێمە ئەو هێزە ئەمنیانی کە ئێستا لە ناو شاری کردووە هیچ هێزێکمان نییە هێزێکی ئەمنی بێ وابەستەی هەرێمی کوردستان بێت مەرجعکی لە هەرێمی کوردستان بێت ئێمە هیچی لە گرفتەکانمان ئەم گرفتەمان هەیە چونکە ئەگەر بێت و بەشێکی لەوانە لەو هێزە ئەمنی کە هەمانە ڕاستە ئێمە حزوریان هەیە مەسەن لە کەیوان نوێنەتی هێزی پێشمەرگە هەیە ئۆپەراسیۆن و ئەمانە علاقاتیان پێکەوە تەنسیقاتیان پێکەوە ئەمانە هەیە بەڵام بەڕەسمی لە ناو شاری کەرکووک هێزێکی کوردی سرف کوردی بێت دەسەڵاتی هەبێت نیمانە بەڵام هەموو ئەو ئەوانی کە هەیە وابەستەی بەقایەوە بەڵام خۆشبەختانە لەبەر ئەوەی بۆیە ئێمە دایمەن پێمان داگرت بووی لەسەر ئەوەی کە ئێمە دەبێت پارێزگار لای ئێمە بێت چونکە پارێزگار سەرۆکی لیژنەی ئەمنیە کەسکە بۆ سەرۆکی لیژنەی ئەمنی کەواتە هەموو ئەو پلانە ئەمنیانەی هەیە بەبێ بڕیاری جەنابیان نابێت. بەڕست علی قەڵایی کادری پێشکەوتوویەکێتی نیشتوانێت زۆر سپاس بەرچاوبوونێکی زۆر باشینە لەسەر کەرکووک سپاس بینەرانی کورسان نیوز و پانۆراما ڕۆژ هەر شاد.